دارەکانی هەفتەی پێنجەمی خولی نایابی لاوانی کوردستان ئەندرێن لەسەر یاریگای خۆی میوانداری کۆی کرد. لە سەرەتای یاریەکەوە ئەندرێن باشتر دەرکەوتوو لە خولەکی 6 عەلی وریا لاوانی ئەندرێنی بە گۆڵێک پێشخست. لە خولەکی 15 ئیسماعیل خدر گۆڵکاری خولەکە گۆڵی دۆمیانەکەی لە یاریەکە و پێنجەمی خۆی لە خولەکەدا تۆمار کرد. لە خولەکی 34دا یۆسف نەوزادی بەرگریکاری لاوانی کۆیە باڵە گۆڵی سێمی لەسەر خۆیان تۆمار کرد. لە نیوەی دووەم یاریەکەشدا لاوانی ئەندرێن بە مەبەستی پارێزگاریکردن لە ئەنجام یاریەکەوە منکردنەوەی یاریەکە پاشەکشیان کرد. لە خولەکەکانی کۆتاییشدا جارێکی دیکە لاوانی ئەندرێن گروتینیان کەوتەوە بەرو لە ڕێگەی ئیسماعیل ڕەحمان و ئەحمەد خزر دوو گۆڵی دیکەیان زیاد کردو بە 5 گۆڵی بێوەڵام لە یاریەکەدا سەرکەوتنیان نووسیەوە. بە ئەنجامە لاوانیانی ئەندرێن بوونە خاوەنی 11 خاڵەوەتنە پێشەنگی خولەکە. لاوانیانی کۆیش بەتەنها 3 خاڵەوە لە خانەی هەشتەم دەبینرێت. ئێمە وەکویانێ هێندرێن کەەوە دووباراتینەوە پێشەنگی کۆمەڵا سەرەتا دەسۆش لە ڕاهێنەران دەکەین و تیپی لاوانی کۆش تیپێکی باش بەڵام ئێمە شایستە بردەوە بووین بۆیە ئێمە توانین مەسەقالەکە ناو یاریگای خۆمان بەدەست بێنین و پێشەنگمان بەدەست هێنا و ئینشاڵڵا یاریەکانی داهاتووشدا سەرکەوتنی زیاتر بەدەست دێنین.